سڵاتان لێبێتەوە کاتان باش لە گەڕەکی کانیم لە سنووری قەزای ناوەندی سۆران وا دیارە بەهۆی دارمانی شاخێک زیانی بە خانوویەک و هاوکات مەترسی لەسەر چەند خانێکی دیکە دروست کردووە کاتژمێرێک لەمەوبەر بەهۆی دارمانی بەشێک لەم شاخە زیانی بە خانوویەک بە تەواوەتی گەیاندووە و هاوکات مەترسی ڕووخان بۆ سەر چەند خانوویەکی دیکە لێرە دروست بووە. تیمەکانی بەرگری شارستانی زوو گەیشتنەتە شوێنی ڕووداوەکە و واوکات لێکۆڵینەوەیان کردووە سەبارەت بە دارمانی شاخەکە. ئەوەی جێ سەرنجەوەی کە و زانیارانی کە دەست من کەوتون بەشێک لە ماڵەکانیان ڕۆیشتون چۆڵیان کردوون مەترسی ڕووخانی بۆ چەند ماڵێک دروست کردووە و هاوکات زیانی بە تەواوەتی لە خانوویەک داوە. ئەو دیمەنانەی دەیبینن دیمەنی ڕاستەوخۆن گەڕەکی کانی لە سنووری سۆران بەهۆی دارمانی شاخەوە زیان بە خانوویەک و مەترسی لەسەر چەند خانوویەکی دیکە دروست کردووە. دەمێ ئاماژە بەو بکەم تیمەکانی بەرگری شارستانی هەر لە دوای دارمانی شاخەکەەوە هاوڵاتیانی ئەم گەڕەکە پەیوەندیان بە هێزە تەناهیەکان کردووە و تیمەکانی بەرگری شارستانی هەرزوو گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە و لێکۆڵینەوەیان کردووە. مەترسی زۆر بۆ سەر چەند ماڵێک دروست بووە. دەمەوێت خاوەنی ئەو خانووە وەربگرم کە زیانی زۆر پێگەشتووە. کاکوشا سڵاوەت لەبێتەوە کاتت باش سپاس دەکەم. ئەو خانووی جەنابەت زیانی پێگەیشتووە بەتایبەتی ئەو شاخە کەی ڕووخاوە و هاوکات چەند ساڵە ئێوە لەو گەڕەکەن تا ئێستا حاڵەتی وا ڕووی داوە؟ خۆم ئەوە تقریبان هەموو دەبیتە تقریبان 4-5 مانگێک پێوە ماتا ئیجازەشتم دەرین ناو خانیە دروستەکەم لێرە بەس جمال لێرەنەوە هەموو خزمەکەسم تقریبان لە 2011 وەرە هیچ ئەو شتانە نەونە حاڵەدانە ئێستا شەو شاخە هەڵی خوارێ مەترسی لەسەر ماڵە نەشە خانیمش هەر بە تەواوی نەماوە مەدرسی لەسەر ماڵە ئەوە دیکەش هەنە هەموو شۆڵ کراون لێرە بەرگری شارستانیش ئەلحەقە چەند دقایق پێچوو زوو گەشتنەمە دەستخۆشی لە قەناتێن گۆشتکەین و بخێر بن سەر سەرمە و سەر چاو ئەوەی لە سەرەوەی شاخەکەەوە گەر سەیران کردبێت دەرزی نەبردووە مەترسی بردیە بەڵێ مەترسی هەیە لەسەرەوەی کە باران ببارێت بۆەوەی کە 100 مەترسی لەسەر هەیە و دەرزی بردیە و دەرزی گەورەش بردنە مەترسیەکی زۆر لەسەر ئێستا و ماڵانە هەموو چۆڵ کراون مەترسی گەورە لەسەر هەرێ دووبارە بۆ ڕۆخێتەوە ئەو شاخە بێتە خوارێ. زۆر سپاس. دەمەوێت دیکە لەو هاوڵاتیان وەربگرم کە لە نزیک شوێنی خانوو لە نزیک ئەم شاخێ و قسەم لەگەڵی کرد ئاماژەی پێدا کە دەوێت ئەم شەو لە ماڵەکەی بڕات. سڵاوت لەبێتەوە کاتت باش خانیت و کامێ و ئەمەی کە ڕووی داوە خۆت لێرە بووی زیاتر ئەو زیانانەی کە بەریکەتن چین؟ ئەمن لێرە نەبووم بەس کە تەلەفۆنیان بۆ کردمەوە شاخاتە و خوارێ ئەوە خانی کاک جەمالی ئەوە خانی منە خانێکی تکێش لە تەنیشتی ئەوە لە پشتەکەی دەرزیاندا هەر بباریتن ئەوە احتیمالی دارمانی هەیە هێشتا مەترسیە ئەمە لەبەرەوەی ئەو خانیەمان سۆل کردووە لێرە نابین ئەو شەوە هەتا بزانین سبای بزانین هەلیسیە هەلێکی بتۆزینەوە چارەسەر پێم بگەڕێنەوە شەو ئیسلانیی پەیوەنددار بەدەم هاتوون چیان پێوتین شارستانی ئەوە زوو گەیشتێ ڕاستی کاک حەکیموانەوە لە سەخەتن ئیدارە سەر بەخۆ ئەوە بەخۆش ماوجودە کاک حەکیمەوە هاتە ئێرانە لە سەخەتن ئیشەڵا بزانین چارەسەری چیە حەلی چیە. تۆ لەو گەڕەکەی چەند ماڵ مەترسیان هەیە لەسەر تقریبان 8 ماڵ مەترسیان هەیە چۆلیش کراینە ئێزا بزانین کایە چ دەکەن. دەستەکان خۆش بن بڵێ هەروەک لە دیمەنەکان دیارە بەشێکی زۆر لە شاخەکە ڕووخاوە و بەپێی گوتەی یەکێک لەو کەسانەی کە ماڵە لێرە نزیکە و قسەی بۆ ئێمە کرد ئاماژە بۆ داوە درزێکی گەورە
لەسەرەوە دروست بووە تەواوی ئەم گەڕەکە لە ئەم شەو چۆڵ دەکەن لێرە نامێن بەو پێی کامەترسی ڕوخانی زیاتری لێ دەکرێت و واکات کەش و هەواش نالەبارە لە ئەگەری باران بارین ئەوە مەترسی زیاتر بۆ تەواوی ئەم خانوانە دروست دەکات کە لێرەن. بەڵێ بە درێژایی گەڕەچیکانی وە لە دیوی کۆتایی گەڕەکەکە شاخەیەکی گەورە بوونی هەیە و هاوکات تەواوی ئەو خانوانەیە کە مەترسی ڕووخانیان لێ دەکرێت لێرە بوونی هەیە زیاتر لە 7 بۆ 8 خانوون بەشێک لەوانە لە ئێستادا چۆلیان کردو و بەشەکەی دیکەش دەیانەوێت چۆل بکەن و تیمەکانی بەرگری شارستانیش هاتوونەتە شوێنی ڕووداوەکە و ئاگداری هاوڵاتیانیان کردوتەوە کە ئەم شەو لە ماڵەکان نەبن و ماڵەکان چۆر بکەن بۆ پێیکە گوایە مەترسی ڕووخانی زیاتری لێ دەکرێت بڵێ.